میوانی بەرنامەمان هاوڕێی خۆشەویست هاوڕێ لوقمانی مهری لە ناوەندی هەواڵی کۆمەڵەوە. هاوڕێ لوقمان سڵاو لێبێ و ئەم کاتت باش. ماندوو نەبی هاوڕێ لوقمان، ئەم یەک دوو ڕۆژە ئەرکتان زۆر لەسەر شام بوو بەردەوام ڕۆماڵی هەواڵەکان و ناڕزایەتیەکان و ئەم ڕۆژ مانگرتنەکانتان کردووە. حەزەکەین لە زمانی تۆ بیستیم زانین دوایین هەواڵ لە مانگرتنەکان چییە؟ بەڵێ منی سڵاوم هەیە بۆ تۆی خۆشەویست و هەموو بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵە. بەپێی ئەو هەواڵانەی کە تا ئێستا بڵاو بووێتەوە، خەڵکی ئازادی خواز ئەمڕۆ پەنجشەممە 18 بەفرانبەر بە داخستنی دوکان و بازار پاڵپشتی خۆیان بۆ هاوڵاتیانی ئیلام و لۆڕستان و کرمانشا و هەروەها ناڕزایەتی جەماوەری لە ئێران دەربڕێت. بەپێی ئەو وێنە و فیلمانە کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتە، لە شارەکانی سنە، سەقز، بۆکان، مەریوان، دیواندەرە، کامیاران، مەهاباد، پیرانشەر، بانە، پاوە، وانسەر، شنۆ، بیجار، کرمانشا، سەرپولی زەهاب و هەروەها ورمێ و ئیلام بە تەواوی دوکان و بازار داخرا و شار لە یەخسابایە. هەروەها خەبەرێتر کە بەدەستمان گەیشتە لە شاری سیروان لە پارێزگای ئیلام خەڵک هێرشیان کردە دەسەر فرمشگای ئۆفۆقی کوروش کە سەر بسپای پاسدارانە. لە کرمانشان هێزە سەرکوتکەرەکانی ڕژیم لە مەحەلەی مەسکەنی مێهر هێرشیان کردە دەسەر خەڵک و گازی فرمێشکڕێژیان بەکارهێناوە. چەندین کەس بازداشتکران. لە ئیلامیش هەروەها خەڵک دژانە دەسەر جادە و هێرشیان کردێتە سەر دەم و دەستگا حکوومیەکان. هەروەها لەباری میلیتاریزەکردنی شارەکان و ڕژیمی کۆماری ئیسلامی هێزێکی زۆری بۆ ڕێگریکردن لە خۆپیشاندانی خەڵک لە چەند شاری وەکو سنە و سەقز و بانە و مەریوان جێگیر کردە. دوو خەبەری کەش هەیە دانیکان ئاقساری غەزای زیندانیان ئەو سیاسیەکان بوو کە جناب دووبارە ئاماژە پێکرد. ئەو ناوانەی کە خوێنمەوە 5 کەس بوون. ئێستا دەقی هەواڵەکەم لە بەردەستانیە بەس ناوی زێنەبی جەلالیان و وریشەی مرادیم هەبوو کە لە زیندانی ئەوین و زیندانی ئەست پشتیوانیان کردبوو لە مانگرتنەکە. ئەگەر دەقی هەواڵەکە و ناوی تەکمیلی ئەوانت ئێستا لە بەردەستایە بەڵکو بۆمان بخوێنیتەوە هەر بەگشتی هەموو ناوەکان هەم ئەوانەی ئەمڕۆ لە بەندیخانەی سنەمانیان گرتەوە هەم ئەوانەی لە زیندانی ئەوین و زیندانی ئەست مانیان لە خواردن گرتووە. ئەگەر ناوەکانت بە تەکمیلی لە بەردەستا هەیە بۆمان بخوێنیتەوە سپاس دەکەین. بەڵێ ئەوانەی کە لە زیندانی ئەوین و زیندانی یەزدن ئەو زیندانی سیاسیانە 5 بەندکراون بە ناوەکانی وریشە مرادی، زەینەب جەلالیان، متەلەب ئەحمەدیان، سەکینە پەروانە و پەریسا کەماڵیە. بەڵێ ئەوانەی بەڵێ ئەوانەی بەندیخانەی سنە ڕفیقی سەلیمی ئەوان هەرو 8 کەسە بوون. بەڵێ هەروانن کە خوێندراوەتەوە. ڕفیق سەلیمی، مەحموود سادەقی، ئیدریس منبەری، نادر بەهمەنی، یوسف ئەحمەدی، فریاد قادری و فەردی مەولودی. بەڵێ کاک لوقمان ئێوە تاقیبی هەواڵەکانی ئاسی سەراسەری شەکەن لە شوێنێک ناڕۆڵایەتی دەستی پێ کردووە لە باقی شارەکان وەزعی شارەکان و کەسەبەی تاران و بازاڕیان لە شارە جۆرا و جۆرەکان چۆنە ئەمڕۆ تایسا کە هیچ شارێک هاتووەتەوە سەر شەقام ناڕزایەتی درێژەی هەیە چۆنە هەواڵێک لەو بارەوە پێوان بڵێ. زۆر چاکە لە ئەو شارانەی کە ئیحتسابی سەراسەری بووە دوکان و بازار بە تەواوی داخرات لە شارەکانی کەرەجە، بازاڕی تارانە، تەبرێزە، ئیسفەهانە و شیراز و نەیشابور. ئەمانە بە کامڵی لە ئیحتسابن. بەڵام ئەو شارانەی کە هەمە ئیحتساب بووە هەم ناڕزایەتی و هاتوونێکە سەرجادە شاری بەندەر عەباسە و هەروەها شارەکانی هەمەدان، کازرون، کرماشان، بروجێر، بورازجان، ئیسفەهان، سەمیرۆم، ئامول و هەروەها بجنورد
ئەمانە هات تا ئێستا و هەواڵانی کە بەدەست گەشتووە هاتنە دەستەر جادە و خەریکی ناڕزایەتی دەربڕینن. بەڵام لە هەمووی گەشتتر ئەم شارانەی کە ئیقتصادی کامل بووە وەکو تاران و تەبرێز و ئیسفان و نەیشابورە کە جێگەی ئاماژەیە شتان. زۆر سپاس بۆ زەحمەتەکانتان لە ناوەندی هەواڵی کۆمەڵە هاوڕێ لوقمان دیارەوانەی کە ئێمە لێرەوە بڵاویەکەنەوە بەشێکی ئەجگار زۆری ئەرک و ماندووبوونی ئێوەیە. زۆر سپاسانەکەین ماندوو نەبن ناوەندی هەواڵی سپاس بۆ ئێوەش. هاتووی بەرنمەکەی ئەمڕۆمانە لەوانەیە جارێکی تر بینەوە سوراختان و بۆ تەکمیلی هەواڵەکان جارێکی تر بتانهێنینەوە سەرخەت بۆی کە ئێمە و بینەرانیش ئاگادار بکەیتەوە لە باقی ڕووداوەکان. حتما لە خزمەتە. خۆتان و هاوڕێیانی هەواڵی خەبەر ماندوو نەبن. خۆش پێویست سپاس دەکەم هەروەها ئێوەش.